دەمانەوێت لێرانەوە دەستخۆشێکی گەرم بۆ هەر هەموو ئەو ئیرادە بەقوەتانەیکەوە ئیرادەی چاکسازی و ئیسلاح خوازی و ئیرادەی دادگەریان هەبووە لێرەوە دەستخۆشیان بۆ بنێرین. بەڕاستی سلمانتان کە ئێوەن شێری مەیدان و ئەو سەرکردانێکەوە ئێوە متمانەتان پێی کردوون وعد و بەڵێنیان داوە بەوەیکەوە داکۆچی نەکەن نەک مساوەمە نەک مزاد مساوەمەشمان قبول نییە دەبێ ئیلا دەنگی حەقیقی ئەو دەنگدەرانە هەر هەمووی لە خوێنی هەمومان گرنگتر ئەوەیە کە ئینسان وجودی شخصیەتەکان بزانن. بۆیە بەڕاستی لەژێر دروشمی دەنگمان ئیرادەمانە ئەویش مەتزن ئەم گربوونەوەیەمان بیدایەتێکە کۆتاییەکەی تا ئەو کاتیە چۆک دانانی ئەم دز و ئەم گەندەڵکارانەیە بەو هەڵمەتێکەوە بەرپایان کردووە. لەرزۆکترین ئەو هەوڵەیەکەوە دەنگ و ئیرادە کب بکرێ دەنگی ئازادیان کب کردووە ڕۆژنامەنووسیان شەهید کردووە زانای ئاینیان شەهید کردووە دەیانەوێ ئەو سیاسەتێکەوە بە ناوی دیموکراسیەت هەیە ئەویش تەواشە بکە لە بەرچاوی میدیاکانی عالم. بۆیە لێرەوە ڕای دەگەێنین بەڕاستی هەرچی دیموکراسیەتە هەرچی ئازادیە لەم دەسەڵاتە کوردیەدا بوونی نییە. بۆیە هیچ کەسێک بانگەشەی ئازادی نەکە. من بۆ دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ لیستی 104ەوەیە ئێمە دەنگەکانتانە پارێزین پارێزەری دەنگەکانتانە بین لە ئاستی دزینی دەنگەکانتان بێدەنگ نابین. ئێمە بە هیچ شێوەیە قبوڵی ئەو ناعەدالەتیە ناکەین. تا ئێستا زۆر شتمان بینی بوو لەو دەسەڵاتە لەو دەسەڵاتی هەرێمی کوردستان لەو دوو حیزبە ئەوەی کە مۆدیلێکی نوێیە دزینی دەنگی دەنگدەرانی هەرێمی کوردستان و دزینی ئیرادەی گەلی کوردستانە. بۆیە ئێمە دڵنیایە نەکەینەوە قەت بێدەنگ نابین و پارێزەرێکی ڕاستەقینەی دەنگەکانیان نەبین بە هەر ئەوەی کە پێمان بکرێت داکۆکیەکەین لە پاراستنی دەنگەکانیان. دەنگدەرانی خۆشەویست هاوڵاتیانی خۆشەویست ئەم جۆرە کردەوانە بێ ئومێدتان نەکات بێ هیواتان نەکات. کۆتایی هەموو دەسەڵاتە دیکتاتۆرەکان هەر سەرشۆڕیە. ئەمە لە ڕاستیە جارێکی تر مێژوویەکی ناشرینیان بۆ خۆیان تۆمار کرد بە دزینی ئیرادەی گەلی کوردستان. بەڕێزان ئەم وڵاتە ئەقلیمیانە بەبێ بەرامبەر ئەمەیان بۆ ئەم دەسەڵاتە نەکردووە بەڵکو لە بەرامبەرا کردووە لە بەرامبەرەکەش خیانەتە لە خاک و خەڵکی کوردستان. بۆیە نابێ ئەم خیانەتە قبول کرێ. قبول نەکردنی ئەم خیانەتە بە بەردەوامی ناڕزایەکانە دڵنیاتانەکەینەوە. ئێمە وەکو هێزە ئۆپۆزیسیۆنەکان ناچی دیکە ناچینە هەڵبژاردنێکەوە کە ئەم ساختەکاریەکیا بکرێ و ناچینە هەڵبژاردنێکەوە ئەم دۆخە بەردەوام بێ. پەرلەمانمان لێ بگرن شەقامەکەینە پەرلەمان. بۆیە ئەمە شتێکی کاتیە ئەم شانۆگەریە ناچێتە سەر بۆیان. من دڵنیام خەڵکی کوردستان بە هەڵوێستەکانیان بە مەبدەعەکانیان بە قەناعەت و باوەڕاکانیان ڕوبەڕوویانە بنەوە هەمومان دەست لە ناو دەستین بۆ گێڕانەوەی سەوتە دزراوەکانمان سوپاسانەکەم. ئەمەی ڕوویدا شانۆگەریەک بوو ئەتکردنی دیموکراسی بوو لە هەرێمەکەماندا. پێویست لەکە لەسەر هەمومان یەکگرتوو بی لەگەڵ ئەم شەژلایەنە کە ئێستا لە مەیدانن جەماوەر بێتە سەر جادەکان ساحبەتی لەو دەنگانە بکەن. کاتان لێ دەکەین بە ڕێگای دیموکراسی بە ڕێگای مەدەنی بە ڕێگای مەدەنی هەمووی ڕێگاکان دەگرینە بەر. ئەمڕۆ لە بەردەمی وێنین ناڕەزایی دەردەبڕین سکاڵا تۆمار دەکەین. بەیانی ڕێگا چارەی کەمان هەیە ناومێت نابین. دەسەڵاتە ئەم دەسەڵاتە ناتوانێت ئێمە ناومێت کا بڕوامان بە دیموکراسی هەیە و بڕوامان بە دەنگدان هەیە. بەم شانۆگەریە لە 12 ئەنجامیدا ناومێتمان ناکە. ئێمە جارێکیت کە ژەچینەوە سەر سندوقەکانی دەنگان و نوێنەرانی ڕاستەقینەی خۆمان هەڵدەبژێرین و نوێنەراتیمان بکەن لە پەرلەمان. ئەبێ ئامادەسازی بکەین. ئەمە هەلومەرجێکی خەتەرناکە. ئاماژەمان پێ دەکا ئەم دەسەڵاتە کە هەڵبژاردننی هەرێمی کوردستانمان لە پێشە. بۆیە ئێمە ناچینە ژێرباری هیچ هەڵبژاردنێکەوە کە لە ژێر سایە ئەم دەسەڵاتە بکرێتن. دامی هەڵبژاردنەکانی کوردستان وای لێکردنە بینە بەر دەرگای UN چکە لە حەقەدا ئێمە دەماویست وەکو ملەتی کورد خۆمان خاوەنی خۆمان بین. بەڵام دەرەنجامەکە ئەوەیە کە مافی ملەت پێشێل دەکرێت کە مافی خەڵک زەوت دەکرێت کە مافی خەڵک یان نامە
نامانەوێت دیارە دەوڵەتەشی موسساتی دروستکردن ناماندەوێت یاسا بەرقرار بی نامانەوێت تاکو ئێستا کە وڵاتانی ئەقلیمی تەحەکوم بە وەزعی کوردستان دەکەن بۆیە ئێوڕاهاتین ئێمە داوای مافی دەنگەکانی خۆمان دەکەین بۆیە داواکارین لە UN بێتە سەرخەت بۆی بتوانانی بەڕاستی ئەو نەحەقی بەرامبەر هەموو لایەکمان کرایە بەڕاستی کۆتایی پێ بێت.